خۆشحاڵی و ئێستا هەوڵێک هەیە کە بتوانن ئەو کەلتورە بەرنەنێ و چاکسازیەکان و زیندانەکان فێری خوێندنەوە بکەن بۆ ئێمە زانیاری زیاتر وەربگرین لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخوانستێکمان کرۆک و نووسەر و هەروەها زۆر بەڕێز کاکەڕوا حەمە فەرەجۆک و چارەسەرکاری دەرونی کە بەڕێزیان هەردووشیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوان زۆر زۆر بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بن. مامۆستا شاخوان با سەرەتا لەو دەست پێ بکەین هەمیشە لەگەڵ بەڕێزتانە باسی ئەدەبیات و باسی خوێندنەوە و باسی نووسین و باسی گرنگی ئەومان کردووە کە تا چەند گرنگە هەمیشە خوێندنەوە بەردەوامی هەبێت و چۆن بە کەلتوری بکەین ئەمەیان هەوڵێکی جیاوازترە هاتوۆتە نێو زیندانیەکان و چاکسازیەکان و ئەم هەوڵە چۆن بووە پێمان خۆشە ڕوونکردنەوەمان بیتێ. لە ڕاستیە من لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردووە کە خۆم سەر و کارم لەگەڵ دنیای کتێب و نووسین و خوێندنەوەیە هەیەوە هەست بە گرنگی ئەم بابەتە کەم بۆ سەر ژیانی مرۆڤ چەند ئەتوانێت ژیانی ئینسانەکان بگۆڕێەوە چەند پێویستە بۆ ئینسان چەند هەوڵێکی لەم بابەتەم هەبووە بۆ نمونە ماوەی 4 ساڵە لە سلێمانی گروپی هاوڕێیانی خوێنەرم دروست کردووە کە کۆمەڵێک کوڕ و کچی گەنج هەموو پێنجشەمەیەک پێکەوە کۆبینەوە گفتوگۆ لەسەر کتێبەکەین کە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگەوە هەم جوڵەیەکی ڕۆشنبیری دروستەکە و هەمواکە ئەم کوڕکچانە ناچار بن هەموو پێنجشەمەیەک ئەگەر کتێبێک زیاتر نەخوێنەوە کتێبێکی دیاریکراوە هەر بخوێنەوە و لە زۆر قوتابخانە و لە زۆر شار و شارۆچکە کۆڕ و سیمینارم دەربارەی گرنگی ئەم بابەتە کردووە. لە دوایین هەوڵە بیرم لەوە کردەوە کە لە ناو چاکسازیەکانە ئێمە چۆن ئەم کارە ڕێک بخەین ئەم کارە بکەین بە حکمیەوەی کە بەڕێزیش لە پێشەکێکەیە باسە کرد ئەمانە کۆمەڵێک خەڵکی دابڕاون لە کۆمەلگا تا ڕادەیەک و هەریەکەیان لە ژینگەیەکەوە هاتووە کە ڕەنگە ژینگەکەی ژینگەیەکی لەبار و گونجاو نەبوو بێ هەم لە ڕووی خێزانیەوە هەم لە ڕووی پەروەردەی گشتی و کۆمەڵایەتیەوە لەبەر ئەوە چۆن ئیش لەسەر ئەمانە بکەین کە جارێکی کەوا بکەین لە ناو زیندانە کاتەکانیان هەروە بە فیڕۆ نەڕوا و چۆن وا بکەین ئەمانە کە هەیەنەوە ناو کۆمەلگا جارێکی کە بە شێوازێکی کە بێنەوە یعنی هەم لە ڕووی ڕوئیا و بیرکردنەوە هەم لە ڕووی ئاسی تێگەیشتنەوە چۆن بیانکەین بە مرۆڤێکی سالم لە ناو کۆمەلگایە چکە ئەمانە بەڕاستی قوربانین خێزانن قوربانی پەروەردەن قوربانی کۆمەلگان ینی بە جۆرە لە جۆرەکان هەرێکیان گرفتارە بە دەردێکەوە ئێمە چی بکەین کە تا ڕادێک ئەو قورسایی و ئەو زەختەی لەسەریانە ئەو پاڵنەرێکەوەی کردو بەرەو تاوانیان بەرێ جارێکی کە لەسەریان کەم بکەینەوە ئەو فشارانە کەم بکەینەوە وا بکەین کە ژیانیان بە ئاڕاستەیەکی کەیا بڕوات چکە لە ڕاستیە کتێب بۆ خۆی حکمتێکی تایە کە هەر مرۆڤێک سەرکاری لەگەڵ کتێبا هەبوو ئیتر مرۆڤێکی ئاسایی نییە لەو ڕۆی کە ڕوئیای ئەگۆڕێ دنیابینی ئەگۆڕێ تێگەیشتنی بۆ بابەتەکانە گۆڕێ سیرکردنی بۆ هەموو ئەو دروستکراوانی ناو سروشتە گۆڕێ و ئەبێت بە مرۆڤێک کە لە ڕاستیە قیمەتی خۆی بزانێ ئینسان پێش هەموو شتێکە بێ ڕێزی خۆی ینی قیمەتی خۆی بزانێ قورسایی خۆی بزانێ کە تۆ ڕێزی خۆتە گرت و قورسایی خۆتە بۆ دەرکەوە کاتە دڵنیام ئەتوانی هەز بە لقیدارێ بکەی کە لە سەرجادا ڕۆی نێشکێنیتەوە ینی کە هەنگاو بەسەر زەویانی حساب بۆ ئەو بکەی کە ئازاری گیان لەبەرێ زیندەوەرێ ینی شتێک نەی لەبەرەوە ئەم هەنگاوە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە بەداخەوە ئەبوو ئێمە زۆر پێش ئێستا ئیشمان لەسەر ئەمە بکردایە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە معنیە بە چاکسازیەکان ئەبوو ئەمە بە پلانی ورد بە پرۆژەی ورد بە ڕێگەی زانستی و ئەکادیمی ئەم کاری بکردە نەگەل لە ڕێگەی کتێب خوێندنەوە بەڵکو لە ڕێگەی کردنەوەی خولی وێنەکێشان کە لەلایەنی دەرونیەوە دەروونناسەکان باشتر لەوە شارەزان کە مەسلەی وێنەکێشان چۆن ئەتوانێت ڕوئیا و خەیاڵ و دنیابینی ئینسان بگۆڕێەوە لە ڕێگەیکردنەوەی خولی موزیک و خولی وەرزش و ئەوانە ینی ئەم کەسانی کە لە ناو چاکسازیەکانیان بەڕاستی نابێ ئێمە وا سەیریان کەین ئەمانە خەڵکانی مەترسیدارن و ئیتر پەراوێز خرێن و لەبیر بکرێن بەڵکو ئەبێ ئێمە بین ئەمانەوەکو قوربانی سیرکەین و کارێ بکەین کە بەڕاستی ئەمانە جارێکی کە پەروەردە بکرێنەوە دروستکرێنەوە وایان لێ بکرێت جارێکی کە بە جۆرێکی کە بێنەوە ناو کۆمەلگا کە زیانیان بۆ کۆمەلگا هەبوو چوونە ئەوێ بەڵام سوودیان بۆ کۆمەلگا هەبێ بێنە دەرەوە. زۆر باش جا کاکاروان ئێستا مادام
بەڕێز مامۆستا شاخەوانەوە نەتیشکی خستە سەر ئەوەی کە ئەبێت بۆ کەسانێکە لە چاکسازیەکانن خول و چالاکی لەم چەشنە ساز بکرێت بەڕێزت لە ڕووی دەرونیەوە بۆمان باس بکە کتێب خوێندنەوە چ کاریگەریەک لەسەر دەرونی ئەم کەسانە دروستەکات. بەڵێ من پێشەجی سوپاسی مامۆستا شاخەوان و هەموو ئەو لایەنانە ئەکەم کە دەست پێشخەریان کردووە لە ناو چاکسازیە. دیارە من وەکو چارەسەرکاری دەرونی ئەوە ماوەی 20 ساڵە لە ناو چاکسازیەکانە کارەکەم، هەم لە چاکسازی گەوران هەم ژنان و منداڵانیش کە ئێستا. وەکو کتێب خوێندنەوە بەڕاستی کتێب خوێندنەوە ئێمە هەر یەکێ لە ئێمە کە کتێبێک خوێنێتەوە فکرێکی هاتێ، بیر و بۆچوونێکی هاتێ. ئێمە وەکو چارەسەرکاری دەرونی چی ئەەکەین؟ تیۆریەکمان هەیە بێڵێن تیۆری CBT واتە Cognitive Behavior of Therapy. ئەم جۆرە چارەسەرە بریتیە لە گۆڕینی فکر، گۆڕینی ڕەفتار بەو شێوازەی کە بتەوێت. کتێب خۆی هاندەرە بۆ ئەوی کە بیرۆکەی ئەو کەسانی کە بە تایبەتی دێنە ناو زیندانەکان شڵەژانی دەرونیان هەیە لێتانی ناشارمەوە، نیسبەتێکی زۆریان خەمۆچی و قەلەقیان هەیە، نیسبەتێکی زۆریان کەسایەتیان هەیە لە جۆرێک پێڵن کەسایەتی شەڕەنجێز لە گەنجەکانە پێوتێ کۆندەکت دیسۆردەر پێرسناڵتی. ئەمانە کەسانێکن لە خێزانێکەوە لە کۆمەلگایەکەوە پەروەردە بوون، تونگ و تیژ بوون لەگەڵیانە، فەرامۆش خراون، بەهایان بۆ دانەنراوە. یەکێک لە بنەما سەرەکیەکانیان کە لای ئێمە وەرن ئامارەکان وەرگرن ئاستی خوێندن و سەقافیان زۆر لاوازە. لە 160 بۆ لە 165 لە 3 و 4 سەرەتایی و بنەڕەتی وازیان لە خوێندن هێناوە. کەواتە ئەوان شکستیان هێناوە لە خوێندن چ جای لە خوێندنەوە چ جای لەو ژینگە خراپەی کە پیاتی پەڕیون. کەواتە ئێمە وەکو ئەو ستافانەی کێن هاوکاریمانەکەن لەم پرۆژانەیە لێتانی ناشارمەوە لە چاکسازی گەورانە ستافی وەکو ئەم مامۆستا بەڕێزانە وەکو ئەو ڕێکخراوەی کە لە پشتی ئەمانەوەن وەکو دەستگای جەمال عیرفان لە گەورانیشا دەستیان هەبووە دەستیان خۆش بێت. لای ئێمەش کردوانە ڕێکخراوی مناڵپارێز کاری کردووە، چەند ڕێکخراوی یۆنیسێفمان هەیە کاری کردووە لەسەر ئەمانە. بەڵام وەک ئەم شێوە ئەکادیمەی کە مامۆستا شاخەوان تەمەنا ئەکەم لە جێی تەمۆحی ئێمەیا بن و لە جێی تەمۆحی ئەوەیە بن کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێتە سەرخەت زۆر شتێکی بە گەورەیە زانم. دیارە کتێب خوێندنەوە چی و فێرەکات؟ فێری ئەوە تەکات کە چۆن بڕوات بە خۆت هەبێت. تۆ پێشتر یەکێ لە طریقەکانی عیلاجی نەفسیە ماڵێن وتوێژەکان لەگەڵ خۆتا چی باسەکەی. ئەو کەسانی کە بیرۆکەیان خراپە بەردەوام وتوێژەکانیان لەگەڵ خۆیانە خراپە. هەر یەکە لە ئێمە وتوێژی هەیە لەگەڵ خودی خۆیان. بۆ نمونە ڕووداوێکە بینی کێشەیەکە بینی کە ئێتە پێشچاو و تۆ بە شێوازێکی کە لێچێتەوە بەس کە کتێبێک ئەی خەیتە ناو پرۆژێکەوە کتێبێکی پێشکەشەکەیت شێوازێکی کە لە بیرکردنەوەی بووە بێ. کەواتە ئەمە یەکێ لە سوودەکانی خوێندنەوەی کتێب شێوازی گۆڕینی بیرکردنەوەی لە شێوازێکی خراپەوە دیارە کتێبی باش. چونکە کتێبیشمان هەیە لەوانەیە بە شێوازە لە شێوازەکان کتێبی باش نەبێ برایان. یەکێکی کە لەوانە ئەو کەسە داهاتووی خۆیە بینێت، ئەو کەسە یاسا و نەریتەکانی کۆمەڵایەتی زیاتر لی تێگا. یەکێکی کە لەوانە بەهێزتەکە چۆن بتوانانی تەنگەژەکانی ژیان چۆن بەرەو ڕووی بیتەوە. پێشتر ئەگەر ئەم کەسە بۆ نمونە لە نەبوونی لایەنێکی مادی پەنای بۆ دزیکردن بردووە، ئێستا بیر لەوا کاتەوە چەند ڕێگایەکی کە هەیە، چەند نووسەرێکی کە باسی ژیانی خۆیانەکەن، ژیانێکی فەقیریان هەژاریان بەڕێ کردو دزیشان نەکردووە. کەسێک کاتێ ڕوبەڕووی تەنگەژەیەکی ئاژاوەیەکی گەورە ئەبێتەوە لە ناو خێزان و دەوروبەر پەنا بۆ سەرکێشی و تونگ و تیژەکان نابە، پەنا بۆ گوێن و بۆ کوشتار نابات. کەواتە کتێب ئەگەر بێی باسی لێ بکەی لە ڕووی دەرونیەوە یەکەم کرۆکە کە بیرکردنەوەی ئینسانە گۆڕێ. با ئەوەشمان لە یاد بێ کە بیرکردنەوەکانی گۆڕا بە شێوەیەکی باش هەستیشە ئەگۆڕێ، ڕەفتارەکانیش دەگۆڕێ. ئێمە ئامانجی ئێمە وەکو ستافی چاکسازی ئەڵێن چی؟ کەسێک بنیا دەنێینەوە لە ناو چاکسازیە بە پرۆژە و بە هەوڵدانێک بۆی بگەڕێتەوە کەسێک بێ سوودمەندمێ لە ناو کۆمەلگایە، کۆمەلگا سوودی لێ ببینن. زۆر باشە. مامۆستا شاخەوان ئێستاش بینیمان لە سلایدەکانە کە ئێستا بەڕێزت لەوێ بە شێوازێک وەک بۆردێکدانا و پیانەڵیت تا چەند گرنگە ئێستا بۆنمە ئەوەی خانمانیش لەوێ لە چاکسازیەکانان، یعنی هەر یەکیان بە کێشە و بە گرفتێکەوە چوونەتەوە، ینی باری دەرونیان تاو ئاڵۆزە.
بەڵام تا چەند گرنگە تۆپیان بڵێ کە چ کتێبێت بخوێنەوە یعنی ئێستا لەویایە کە ئەو لە زیندانەیە کتێبێکی چیمیا بۆی سوودێکی نییە بەڵام تۆ کتێبێکی بۆێنی هەم مامۆساکارانی ئاماژەی لایانی دەرونی هادیکەیتەوە هەم ئەم کەسەش بخەیتە سەر ئەوەی کە فکری بکرێتەوە لەو تون و تیژیە ڕزگاری بێت لەو ئاڵۆزیە ڕزگاری بێت چکە دڵنیام لەوەی کە تۆ لەویای بەرکەوتنە هەبووە لە هەر یەکەکان ئەگەر بەس یەک پرسیاری لێ بکەی 2 سەعات بۆ دەدوێ ئەمە نەقسم بۆکە دیاریکردنی جۆری کتێبەکان چەند گرنگە لە ڕاستیان من کە سەردانم کردن بەر لە هەموو شتێک سەردانی کتێبخانەکانیانم کرد بزانم چ جۆرە کتێبێکی تایە کە سەیرم کرد لە ڕاستیە کتێبی باشی تیا بوو ینی کتێبی شتیا بوو کە بۆ ئاستی ئەوان نابوو بەڵام بە شێوەیەکی گشتی کتێبی باشی تیا بوو بۆیە یەکسەر بیرم لەوە کردەوە کە خۆم هەندێک کتێبیان بۆ بەرم لە قۆناغی یەکەما خۆم 100 کتێبم بۆ بردن لە قۆناغی دووەمیشان نزیک بە 70 تا 80 کتێبی ترم بۆ بردنەوە لە سیمینارەکانیشمان زیاتر باسم لەوە کرد ئینسان چۆن سەرەتاکان دەست بکا بە خوێندنەوە ینی تۆ وەکو مامۆستاش فەرمووی ئەوان زۆربیان لە قۆناغی سەرەتاییەوە لە خوێندن هەڵهاتوون وازیان لە خوێندن هێناوە ڕقێکی گەورەیان بەرامبەر بە کتێب هەبووە بۆیە تۆ چۆن وا بکەی کە ئەمانە جارێکی کە کتێبیان لێ بێتەوە بە بابەتێک کە بێ بە هاوڕێیان بێ بە کەرەستەیەکی پێویست و ئەوانە بۆیە زۆر خۆ چیت کرد بۆ ئەم ئاشت بوونەوە سەرەتا من هاتم باسم لە گرنگی خوێندنەوە کرد ئینسان بۆ بخوێنێتەوە ینی پرسیارێکی زۆر سادە هەیە زیندەوەرەکان لە ژیانە دابەشە بن بەسەر 2 بەشی سەرەکیە مرۆڤ لەگەڵ زیندەوەرەکانی کە یەک جیاوازی هەیە لە نێوان ئەم 2 لایەنە جیاوازەیە ئەویژەوەی کە ئینسانە خوێنێتەوە بیرەکاتەوە زیندەوەرەکانی کە توانای خوێندنەوە و بیرکردنەوەیان نییە لەبەرەوە ئەلێرەوە دەستمان پێ کرد کە ئینسان چۆن بابەتێکگەیە ناوی کتێبە وەک ناو کتێبە چی هەیە و ئەگەر خوێنتەوە دنیای تۆ چی لێ ئەگەر نەتخوێندەوە چۆن نەمێنیتەوە ینی ئەو جیاوازیە چۆن دروست دەکەی ئەلێرەوە دەستمان پێ کرد لە باسی ئەوەم کرد کە سەرەتا کە تۆ کتێب خوێنیتەوە چی بکەیت ینی من بە تەجروبەی خۆم لە کۆڕ و سیمینارەکانی کە لە قوتابخانەکان زۆر خوێندکار پرسیاری کردو مامۆستا وەڵام من کتێبم کڕیوە ویستومە بخوێنمەوە حەزیشم لێ بووە بەڵام هەندێک کتێب هەندێک لاپەڕەم خوێندەوە دوای وازم لێناوە فڕەماوە نەمتوانیەوە بگەمە 20 لاپەڕە ینی تۆ نەتوانین بگەیتە 20 لاپەڕەکەواتە خەلەلێک لێرەیە هەیە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە کە سەرەتا دەست بۆ کتێبێکە بەی ئەبێ بزانی ئەو کتێبە تا چەند لەگەڵ دنیای تۆیە نزیکە و تۆ پێشتر پاشخانێکی معرفیت نییە هەی ناکرێت تۆ لە چاکسازی تۆ لە ژیانی ڕابردوو تا کتێبت نەخوێنێتەوە دەست بیتە کتێبێکی فەلسەفی یا دەست بیتە کتێبێکی مێژووی یا دەست بیتە کتێبێکی دەروونزانی ئەمانە قورسن ئەی لە چیەوە دەست پێ بکەین مامۆستا وەرە لە ڕۆمانەوە دەست پێ بکە لە چیرۆکەوە دەست پێ بکە لە کام چیرۆکانەوە دەست پێ بکەین لە چیرۆکی خۆشەویستی شتێکە هەموو ئینسانەکان ئەتوانن ینی هەر لە سەرەتای دروستبوونی بە شەریەتەوە ئینسان تاکە شتێک کە زۆر هۆگری بۆ لایانی خۆشەویستی بووە ینی جا خۆشەویستێکە ڕەنگە بۆ ڕەگەزی بەرامبەر بێ ڕەنگە بۆ ئاژەڵ بێ ڕەنگە بۆ سیارەیەک بێ کە گەنجی ئێستا زۆری حەز لێ ڕەنگە چۆن ئەمە واکەی ئەم گەنجە ڕائەکێشیت بۆ ئەمە سەرەتا وەرە لەو کتێبانەوە دەست پێ بکە بۆی من کە جاری دووەم ڕۆژمەوە بەڕاستی خۆم ڕۆیشتم لە کتێبخانەی جەمال عیرفان هەموو ئەو ڕۆمانانە مەڵبژار کە ڕۆمانی سادە و سەرەتایین ئەو ڕۆمانانن کە زیاتر باز لە خۆشەویستیەکان باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەو ڕۆمانانن کە هەر ئینسانێک دەستیان باتێ ئەنی ئەگە خوێنەریش نەبێ قورسە وازی لێبێنێت چونکە حەزەکەی چیرۆکە ڕاتەکێشە حەزەکەی بگەی بە کۆتایی کە بزانی کۆتایی ئەم دوو کارەکتەرە بە چیەگە لێرە ئێمە تووشی یەک گرفتیکە بینەوە بەڕاستی لە ناو کتێبخانەی کوردی ئێمەیە حساب بۆ ئەمە نەکراوە کە ئاستەکان جیاکرێنەوە یعنی مناڵ کە دەست بە لە سەرەتاوە تۆ توێ ڕای بێنی چۆن چیرۆکی مناڵان و لە ناو مناڵیشا دیسانەوە تایپێکی کەمانێ بۆ نمونە قۆناغی 1 ساڵی تا 6 ساڵی قۆناغێکە لە 6 دیسانەوە تا 9 ساڵی قۆناغێکی ترە هەی ناکرێت کتێبی 1 تا 6 بدرێ بە 6 تا 9 ئەم پۆلێن بەندیانە لە ناو دنیای کتێبخانەی ئێمەیە زۆر کەمە بەداخەوە حکومە زۆر ئیشی لەسەر ئەمە نەکردووە دەستگا ئەهلیەکانی چاپیش هەموویان خۆیان گرتووە بە ئاستەکان کە بۆ نخبۆ بۆ خەڵکی خوێنەرە یعنی تۆ بڕۆ لە کتێبخانەیە کە
یەکێ لەو کتێب فرۆشیانی ئێمە لە ناو بازار بگەڕێ هەر بەرنیچە و فرۆید و تۆڵستۆی و شکسپیر و حساب بۆ ئەوە نەکراوە ئەی باشە گەنجێکە سەرەتا دەستی پێکرد چی بخوێنێتەوە ئەی نەوجوانێکە دەست پێکات چی بخوێنێتەوە ئەمە گرفتێکی گەورەیە لە بەردەم ئێمە کە خەمێکی وامانەیە کە مەسەلەن لەم جۆرە کارانەیە دەست پێ بکەین و بچینە ناوە بۆ ئەوەی کە گەنج ڕاکێشین بۆ خوێنەر تووشی ئەم جۆرە کارە ساتابی لەبەرەوە عیلاجەکە چیە عیلاجەکەوەیە بە چیرۆک و ڕۆمان بەڵام ئەو چیرۆک و ڕۆمانانەی کە وەکوتم توانێت ڕایکێشێ توانێت ئەو گەنجە ڕاکێشێ بەوەی کە چۆن وای لێ بکاکە لە کتێبێکەوە بۆ کتێبێکی تر لە کتێبی دووەمەوە بۆ سێە چکە دڵنیام من هەر ئینسانێک ینی 5-6 کتێب خوێنێتەوەی تر دوایی خۆی چێتە سەر ڕێڕەوە ڕاستەکە کە خۆی لە باتی ئەوەی کە ئەم داوای کتێبکە ئیتر هەستەکە کە کتێب داوای ئەمەکە هەستەکە شتێک هەیە ینی ئەبێ بە بەشێک لە ژیانی بێ بە بەشێک لە ئەوەی کە کاتەکانی پێپڕ بکاتەوە لەبەر بە تایبەتی ئەوان کە لە چاکسازین کاتیان زۆرە و ئەو کات زۆری ئەوان بەداخەوتا ینی زۆر سوودی لێ وەرنەگیراوە بەڵام ئەکرێت لە ڕێگەیان پرۆژانەوە جارێکی تر ئێمە زۆر سوود لە توانە و تاقیەوان چونکە من کە ڕۆشتمە چاکسازی بەڕاستی وەکو مامۆساش باسی کرد هەندێک هەوڵ هەبوو پێشتر لەوێ و هەندێک هەوڵەکان تاکە کەسی بۆ نەندێکیان هەوڵ و جوود و ماندووبوونی ئەم بەڕێزانن کە وەکو ستاف لەوێن من زۆر دڵخۆش بووم لەوەی کە لە بەشی ژنان یەکێ لە کچەکان وتی من پێشتر کتێبێکم نووسیوە و ئێستاش کتێبێکی کەم ئامادەیە بۆ چاپ ینی کە هەندێک گفتوگۆشم لەگەڵا کرد یەکسەر ئاستەکەی تێگەیشتم کە ینی ئاستێکی ڕۆشنبیری باشی هەیە و ئەم کەسە کتێب بەشێکە لە ژیانی لەبەرەوە ئەمانە توانە و تاقی چاکیانتەیە بەهرەی باشیانتەیە بەڵام پێویستیان بەدەست گیرۆییە پێویستیان بەوەیە چۆن هانیان بیتەوە بۆیە من هەر پرۆژەکە کە ڕۆیشتم من یەکەم جا کە ڕۆیشتم بەنیازی سیمینار ڕۆشتم ڕاستەکەی وەک زۆر شوێنەکانی کە سیمینارێک پێشکەشکەم و بڕۆم بەس کە ئەو حەزە گەورەیەم تیابینین ئەو شتم لە ناویان نبینی کە بەڕاستی پێویستە ئیشیان لەسەر بکرێ بۆیە هەر لەوێ بە بێبیرکردنەوە پرۆژەیەکم ڕاگەیان پرۆژەی خوێندنەوە زۆرترین خوێنەوە بۆ زیندانیەکان و لەوێ ڕامگەیان هەر زیندانێک لە ماوەی مانگێکە زۆرترین کتێب خوێنێتەوە بتوانێت لەسەر ئەو کتێبە چەند دێڕێکی سادە نەک بابەتی قۆڵ و لێکۆڵینەوە چەند دێڕێکی سادەم بۆ بنووسە ئەم کتێبە باسی ئەوەی کرد و من سوودی ئەوەم لەم کتێبە بینی تەنها ئەوەندەم بۆ بنووسە من لە کۆتایی مانگەکەیە خەڵاتی مادی تەکەم کە ئەمە بۆ ئەوان زۆر زۆر گرنگە تۆ تەشویقیان کەی ڕایان کێشی چکە ئەوانە لە زیندانن توانای کار و کەسابەت و ئیشیان نییە و بەشێکیش لە پێداویستەکانیان لەسەر خۆیانە لەبەرەوە لایەنی مادی بۆ ئەوان زۆر زۆر گرنگە بۆیە لەو ڕێگەیەوە هەستم کرد کە توانم من هانیان بن بۆی کە بخوێنەوە و خۆشبەختانە کە پرۆژەکەمان ڕاگەیاند بەشێکی زۆر لە زیندانیەکان ئامادەی ئەویان تیا بوو کە لە ناو پرۆژەکەیان بەشدار بن و جاری دووەمیش کە ڕۆشتمەوە ئەوان لە جار یەکەم هەندێک پێداویستیان داوا کرد وتیان ئەوەمان نییە ئەوەمان نیێوەنی وتم بە سەرچ ئەوشتان بۆیم جاری دوم ڕۆشتمەوە هەموویم بۆ بردن هەم وەکەوەی کە پێداویستەکانیان بەدەست بگا و هەم بۆ ئەوەش کە بزانن ئێمە لە پرۆژەکەمان جدین و دڵنیاییان بەمێلەوەی کە جاری تریژە چمەوە بۆ لایەن من 16 مانگی یەک ڕۆشتوم بۆ لایەن لە 23 جارێکی کە ڕۆشتومەتەوە 23 مانگی یەک و بڕیار وایە لە هەفتەی ئایندەشا جارێکە سەریان لێ بەمەوە تا ئەگەینە 16 مانگی دوو لە 16 مانگی دوو بەشی یەکەمی پرۆژەکەمان لەوێ کۆتاییەت و لەوێ خەڵاتی یەکەم و دووەم و سێمی ئەو زیندانیاناکی کە زۆرترین کتێبیان خوێنێتەوە و توانیویانە بیر و بۆچوونی خۆیان لەسەر کتێبەکە بنووسن و جگە لەوەش وا ئەکەین کە ئەو یەکەم و دووەم و سێمە بتوان بۆ خۆیان ئەوەی کە خوێندویانەتەوە لی فێربوون وەکو سیمینار پێشکەش بە زیندانیەکانی کەی بکەنەوە و هەر لەوێ بۆ مانگی دووەم جارێکی کە بەشی دووەم قۆناغی دووەمی پرۆژەکەمان ڕاگەێنین بەڵام بە شێوازی جیاوازتر لە مانگی یەکەم وا ئەکەین کە ئەم جارێت زۆرترین و من نرخۆم دڵنیام زۆرترین زیندانی بەشداریەکاتەوە سزادراوە بەشداریەکاتەوە لەوەی کە ئەوەی کە جاری یەکەم بەشداری نەکردووە لە جاری دووەما بەشدارە بێتەوە و لە جاری دووەما وا ئەکەین پرۆژەکەشتی تریشی بچێتە ناو بۆ ئەوەی زیاتر لایەنی تەشویقی بین بەو سزادراوە وا بکەین ینی بە حەزێکی زۆرەوە زۆرترینیان بەشداری بکەن و لە قۆناغەکانی داهاتووترایتر لە حەز دوورەکەوینەوە واکەین زیاتر ئیش لەسەر سوود بکەین زای نەمانە سوودی چیان بینیوە و
دڵنیام نەتیجەیەکی بێ پرۆژەکەمان کە من زۆر گەشتبینم بە پێی ئەو ئیشانێکە لە ڕابردووا کردومە و لە سەرەتاوە زۆر قورس بووە و ینی خەڵک پێی وا بووە کارێکی زەحمەتە و نەتیجەی نابێ بەڵام دواتر زۆر باش نەتیجەی لێکەوتوەوە دڵنیام و کارشمان سوودێکی زۆریە بێت ئینشەڵڵا دەستان خۆش بێت. کە کاروان بەڕێزت ئاماژەت بەوە کە چەندین ساڵە جەنابەت لە چاکسازیەکانە ئیش ئەەکەی بەرکەوتنت هەیە لەگەڵ ئەم کەسانەیە کە لانێ هەر یەکە و چیرۆکی ژیانی خۆی یەک دنیا گیر و گرفتی تیاابێ ئەوانەی کە متابعەت کردە ئەوانەی کە چالاکیەک ئامانجێکی دیاری کرا و لەو فترایە بۆیان سازەکرێت لە زیندان لە چاکسازیەکان و بەوە سەرقاڵەکەنەوەدا هەستەکە کادەکەی بەسوودە لەگەڵ کەسێکە لەو چالاکیە بەشدار نەبووە چ جیاوازیەکان هەیە لە هەڵسو کەوتنکردە لەوەی کە هێوربوونێک دووربوو کەوتنەوە لە ئسترس لەمانەیە چۆنن دیارە لێتانی ناشارمەوە ئەوەی کە ڕوبەڕووی زیندان و چاکسازی و سەجنکردنە بێتەوە تووشی لادان و تاوانە بێتەوە ژیانی پلان و بەرنامەی تیان نەبووە یەکێک لەوانەش نەبوونی خوێندنەوە و کتێب و قوتابخانە بووە ئەمە یەکێکە لە فەراغەکانی ژیانیان ئێمە جۆرە لە چارەسەرمان هەیە پێوتێن نێت NET چیەکەین کەسێک زۆر باری دەرونی و خەمۆچەکەی زۆر ئاڵۆزە کاتێک جەلسەیەکی بۆ ئەەکەین لەسەر فکرەکانی ئیشەکەین اینجا ئاڵێن وەرەخە و قەڵەم و پێداویستیینێ ئەڵێن کە چویتەوە شوێنی خۆت بۆ جەلسەی داهاتوو کە هاتیتەوە چیرۆکی ژیانی خۆتم بۆ بنووسەرەوە کەواتە لێرە لەلایەنی دەرونیە پێت ئەڵێ کە تۆ نەک خوێنەر بە نووسەریش بە بە تایبەتی ئەوانەی ئەتوان بنووسن بەڵام جێگەی داخە ئەوان تەنانەت لە نووسینەکانیشا لاوازن واتە ئاستێکی خوێندنی زۆر لاوازیان هەیە ئەمە یەکێک لەوانە یەکێکی کە لەوانە وەکو مامۆساژ ئاماژەی پێکرد کاتێکی زۆر بەتاڵ و کاتێکی زۆر ئەویان هەیە کە ناتوان بەچی بەڕێکن لەوانەیە بە هەنگشتی ڕۆتینیات و ئێمە لێتانی ناشارمەوە دەورەکان سوپاس بۆخوا زۆرە ینی دەوراتی سەرتاشین و دەوراتی مۆسیقا و دەوراتی زۆر دەوراتی دەستچنی و ئەمانەمان هەیە بەردەوامی تایی بەڵام خوێندنەوە شتێکی کێ خوێندنەوە کەسێکی بۆ دروستەکات بۆ نمونە من کتێبێ خوێنمەوە لەبارەی وڵاتێک لە وڵاتەکانەوە یەکێ لە نووسەرەکان ئەڵێ کتێب پێی وتم کە کۆڵان بە کۆڵانی بۆ نمونە فەڕەنسا شارەزابم خۆڵی لە ڕێی کتێبەوە من نەچوم سەردانیم کردووە کەواتەی یەکێک لەوانەی کە ئەوان سیفەتێکیان هەیە کاتی بەتاڵیان زۆرە پلان و بەرنمەیان نییە ئامانج و داهاتووی دواڕۆژیان لێ دیار نییە یەکێککە لە کێشەکانیان ئەوەیە هاوڕێی با بڵێن کەسە نەرێنیەکانیان اختیار کردووە تۆیی لە بەدیلی هاوڕێ خراپەکە کتێبەکەی بە هاوڕێی ئەو کتێبەی حتمما کە مامۆستا و ئەو ستافە بە ڕێزانێ هاتوون هاوکاریەمەیان کردووە شتی زۆر باشیان هێناوە بەڵام ڕەچاوکردنیەوەی مامۆسا ئاماژەی پێکردوتی بۆ نمونە من کەسێکم ئاستی ڕۆشنبیری و سەقافی ملاوازە کتێبێکی سادەم بەرێ قۆناغ بە قۆناغ هەتا ئەم کەسایەتی ئەهێنیتەوە شێوازی ڕەفتارەکانی گۆڕێت چونکە ئەوەمان با لە یاد بێت بەردەوام بیرکردنەوەکانە ڕەفتار و هەستەیە گۆڕێت ڕاستە تۆ جاری وایە بیرکردنەوەیکی خراپت هەیە بێزاری بێتاقەتی هاوڕێکت پێتەڵێ بووە بێزاری بێتاقەتی ئەڵێ فڵانشت لە بیرمایە وایە خەوت نییە خواردنت نییە من لێتانی ناشارمەوە بەردەوام سوپاس بۆخوا من سیمینارەکان چ بە گروپی چ بە تاکی ئەنجامی ئێم لەگەڵیانە چوارشەمە سیمینارێکم بۆ کردن گەنجەکان زیاتر حەزیان بەم شتانەیەمایان نییە چونکە ستایلی ژیانی ئەوان لەگەڵ ستایلی ئەم شێوازی ئیشکردنیان نییە پرسیاری لەکردم وتی کاکارۆن بابەتەکە و چییە هەر لەبارەی ئەوەم پێ نەڵێ جگەرە نەشێشیت یعنی ئەوان پیان خۆشە جگەرە بخۆن ئالوودەی جگەرن ئالوودەی مەشروبن وتم نا لە بابەتی ئەوە نیە لە بابەتێکی دەروون نییە کاتێ هاتین وتم تۆ هەستەکەی مرتاحی وتی زۆر مرتاحم یەک کێشەم نییە وتم دە ئێستا دەسەکەین بە بابەتەکە لەبارەی چیەوە لەبارەی تەنگەژەی دەرونی و فشاری دەرونی کاتێ بابەتەکە بە سلایدەکە ئاوا پیشان مەدان بۆ منێشی لە سیفاتەکانی سەر ئێشێ وتم جەماعەت کەسەیە سەری نەئێشێ وتیان وەڵڵاهی زۆر نانی بۆ ناخرێ وتیان زۆر خەوتی خەوتمان نییە شەشی بەیانی خەوتوین کەواتە زۆرێک هەیە تۆ لە خوێندنەوەی ئەوان هەست بە لایەنی خراپی دەرونیان ناکەن مامۆستایەت دەسەخاتە سەر برینەکان بۆیان چارەسەرەکەشی پێ ئەڵێت بۆ هەر خۆی بەخۆی چونکە چارەسەر و دەرونی ئێستا بریتینە کاگ لە ئامۆژگاری و شتیوە تۆ یەی کەسایەتەکەی ئەهێنی جۆرە لە طریقەی سقراطیمان هەیە چۆنە ئەم طریقەیە مامۆستا سقراط چیە کرد تۆ پرسیارە لە منە کرد ئەو بۆ نمونە کاکاروان غەڵەتەکانی من چیە لە ڕووی دەرونیەوە ئەموو بەڕای تۆ هەست بە خۆت مامۆسا یەکسەر پرسیارەکە ییتەوە بەو
کەواتە خوێندنەوەی کتێب خۆی لەگەڵ خۆیان ئەدوێ گفتوگویە کە لە نێوان من و دەرونی خۆمە یەکێ لە کێشە دەرونیەکانی ئێمە دانانیشین یعنی من زۆر جار لە جەلسەیە پێی دانیشم ئەڵم کە ئەچیتەوە بۆ جەلسە کەیتەوە بۆ جەلسە خشتەیەکی ئێمێ خشتەیەک لەسەر بیرکردنەوەکانت لەسەر هەست و ڕەفتارەکانت بڕوا بکە قورسترین شتە بەلایەنەوە بۆی نانووسێت توانای نووسینی نییە توانای تعبیری نییە کتێب زاخاوی ئەوەی ئەیاتێک کە چۆن بتوانێت تعبیر بکات کەواتە جۆرێکە لە چارەسەری دەرونیەکان من سوپاسی مامۆساکەم چەم شێ لەگەڵ من ناگرێ و کاراسانی بۆم نەکات دەستان خۆش بێت بێگومانەمە کارێکی زۆر باشە پرۆژەیەکی زۆر باشە کارێکی توانین بڵێن زۆر مرۆییە و دڵنیاشم لەوەی کام پرۆژەیە لەوانەیە ئەو ئاڵۆزی و گرفتانی کە لە ناو خۆیانە هەیەە کەمتری کاتەوە ئاستی ڕۆشنبیریان باش کەچکە زۆر جار بەرجۆمان کەوتووە گەنجێکە کرد لەوێ لە چاکسازیەکان بێڵێ بەس ئەگەرم جارە بچمە دەرەوەزانم چۆن حەقی خۆمەکەمەوە تۆم ئاڵۆزیە لە مێشکی بێنیتە دەر بە کتێب لەوانێ بێتە دەرەوە بێتە کەسێکی ترکەوەی نەبینیوە لە ڕابردووە ڕێگای نوێشی پیشانەی زۆر ئەو گەنجە ڕەنگە تووشی کێشەیەک بووە یەک جۆر بیرکردنەوەی بۆ چارەسەری ئەو کێشەیە هەیە بەڵام لە خوێندنەوەی چیرۆکی ئەوانی ترەوە لە خوێندنەوەی کتێبەوە تۆ پێڵی یەک چارەسەر نییە ئەکرێ هەزارها چارەسەرە بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشێت لەبەر ئەو کتێب زۆر کۆمەکی دەستان خۆش بێ زۆر چاوەڕێواکەین کەیتر هەر یەک مانگ نەبێ بەردەوام پێم پرۆژەی تۆ بووی کە بتوانێت زۆرترین تیا بەشدار بن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن